دیوانی چاودێری دارایی یەکێکە لە دەستگا دیار و چالاک و ئەکتیڤەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی. دیوانی چاودێری دارایی بە بڕیارێکی سەرۆکایەتی هەرێم ئیدارەی سلێمانی لە ساڵی 1992 دا بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی داهات و خەرجیەکانی حکوومەتی هەرێم و پاراستنی دارایی گشتی لە هەموو خراپ بەکارهێنانێکدا مەزرا. ئەم دەستگایە لە کاتی دروستبوونیەوە سەر بە ئەنجومەنی وەزیرانە، بەڵام لە ئێستادا پەیوەست کراوە بە پەرلەمانەوە. دیوانی چاودێری دارایی لە پارێزگای سلێمانی وردبینی بۆ سەرجەم ناوچەکانی ئیداری پێشووی سلێمانی دەکات و لە 5 بەڕێوەبەرایەتی گشتی پێگاتووە کە بەپێی چالاکیەکانی حکوومەتی هەرێم وەزارەتەکانی دابش کراوە بەسەر بەڕێوەبەرایەتیەکاندا کە هەریەکەیان کۆمەڵێک فەرمانبەری ئەو وەزارەتانە ڕووبەڕووی کراوەتەوە و لە ڕێگای چەند دەستەیەکەوە کاری وردبینیان بۆ دەکرێت. لە ئێستادا ژماری کارمەندانی ئەم دەستگایە پێگاتووە لە 270 کارمەند و ڕۆژانە و بەردەوام بۆ ماوەی 8 کاتژمێر دەوامی ئاسایی خۆیان دەکەن. لە هەرێمێکە کە دیاردەی گەندەڵی بوو بێتە دیاردەیەکی بەرفراوان لە سەر هەموو ئاستەکان و بە هەموو شێوازەکانیەوە، بۆ بێگومان لەم کۆمەڵگایە پێویستمان بەبوونی چەندین دەستگا هەیە کە بە شێوە لە شێوەکان ڕۆڵی چاودێری کار بینێت بەسەر و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستانە. یەکێک لەو بوارە گرنگانش بێگومان پەیوەندی هەیە بە بوونی دیوانی چاودێری داراییەوە. بێگومان ئێمە لە پاڵ بوونی گەندەڵی ئیداری و داراییە جۆری گەندەڵی تریشمان هەیە، بەڵام یەکێک لەو دەستگا گرنگانەی کە لانی کەم لە ڕۆی تیۆری و باسەکرێت بوونی دیوانێکە بۆ چاودێری دارایی لەسەر دام دەستگاکانی حکوومەت، لەسەر دام دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان و بۆ ئاستە باڵەکانیش تەنانەت کە بگاتە ئاستی پەرلەمان و بگاتە ئاستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی دادوەری بزانین چۆنێتی بەهادەردانی سامانی گشتی بە شێوەیەکەکرێ. ئەوەی کە جێگەی نیگەرانی بۆ لە ماوەی ڕابردوودا ئەوەیە کە هەمیشە ئەم دەستگایانە بە شێوەیەک لە شێوەکانی فریج کراون. من بۆ خۆم ئەندامی لیژنەی نەزاهی پەرلەمانی کوردستان بووم و چەندین جار هەوڵمان داوە کە کار بکەین لەسەر ئەوەی کە چۆن بتوانین ئەو دەستگایانە ببوژێنەوە، بەڵام جیاتیەوەی کە بۆ نمونە دەستگایەکی وەکو دیوانی چاودێری دارایی زیندوو بکەیتەوە، پەرلەمان هات دەستگایەکی تری دروستە کرد بە ناوی دەستەی نەزاها یاخود لیژنەیەکی تری دروستە کرد بۆ چاکسازی بە شێوەیەک لە شێوەکان. ئەمە هەموو ئەمانە زۆرکردنی لیژنەکان بەڵگەیە لەسەر شکستپێدانی ناوەڕۆکی کارکردنی ئەو دەستگایانە. دیوانی چاودێری زیاتر مامەڵە لەگەڵ ژمارە و ژمێراکەن، نەک لەگەڵ کەس و کەسایەتیە. گرنگ نییە کەسەکە چێە، کەسایەتەکە چێە، ئەوە گرنگ نییە بەلایەنەوە. گرنگ ئەوەیە ئەو مامەڵەیە، ئەو کارە، ئەو کردەوەیە یاساییە یا ناساییە، گەندەڵی تایە یاتیان نییە، ئەوان ئەوە گرن. ئیتر هەر کەس بەرەکەوێ سپلە و پایەکی حکومی هەبێ، سپلە و پایەکی حیزبی هەبێ، ئەوان لە وەسڵ ناکەنەوە. ئەوە دیاردەیەکە لە دیاردەکانی دیاردە باشەکانی دیوانی چاودێری کە من ئاگادارم لە سلێمانی. ئەو یاسایی کە لە عێراق بۆ دیوانی چاودێری دەرچووە یاخود دەرکرا لە زمانی پۆڵ برێمەرە زۆر بەڕوونی باز لەوە کە ئەبێ راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی ئاشکرا بکرێ بۆ هاوڵاتیان و بۆ ڕاگەیاندنەکان کە بەداخەوە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو یاسایی کە بۆی دانراوە هەموو راپۆرتەکانی ئەبێ نهێنی بێوە. ئەوە ژوای کردووە کە بەشێکی زۆر لەو گەندەڵیانە یاخود لەو راپۆرتانە ڕێگای خۆی نەدۆزێتەوە بۆ بەردەم ڕاگەیاندنەکان و هەروەها بۆ بەردەم هاوڵاتیان. پێویست حکوومەت بەدەم داواکاریەکانی دەستگایەوە ناچێت. بۆ نمونە ئەو راپۆرتانی کە دیوان کە لە سەر و 2000 راپۆرتەوەیە هەندێکی هەڵسەنگاندنە، هەندێکی ڕەخنەیە، هەندێکی ڕوونکردنەوەی حاڵەتی ئەو لایەنە سلبیانەیە کە تیایدا هەندێک بەرپرس هەڵئەسن بە هەدرکردنی ئەموالی دەوڵەت بە اختیلاسکردن بەم مەسەیلانە. حکوومەت وەکو پێویست ناچێت بەدەم داواکاریەکانەوە بڵێم، ناچێت وەکو پێویست ناچێت بەدەم راپۆرتەکانەوە کە ئیجراءات کا بەرامبەر بۆ مەسەیلانە. ڕوبەمە هەندێکی زۆر لەو خەلەل و کێشە گرنگانی کە ئێستاکە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی ئابووری کۆمەڵاتیش و زیانی لە ئێمەیەوە پەیوەست بێ بە بەرەنجامی بەدەمەوە نەچوونی ئەو راپۆرتانەوە کە دیوانەیان نووسێ. دیوانی چاودێری دارایی لە کاتی دامەزرانیەوە تا ئێستا بەهۆی کاریگەری و گرنگی کارەکانیەوە چەند کەسێک وەک سەرۆکی دیوان و بەڕێوەبەر کاریان تێدا کردووە. یەکێک لەو سەرۆکی دیوانەشی کە بە پیاوێکی ئیداری و ڕازگۆ و دەستپاک و بوێر ناسراوە جەلالی عومەری ساماغایە و لە بەرواری دەی 11 2002 وەک سەرۆکی دیوانی چاودێری دارایی دەستی بەکار کردووە. لە ماوەی کارکردنیشیدا کە نزیکەی 8 ساڵی خایاندووە توانیوێتی 86 کەس بداتە دادگا و 2725 راپۆرتیش
دەربارەی کەسانی گەندەڵی ناو دەستگاکانی حکوومەتی هەرێم ئامادە بکە بۆ لێپرسینەوە کە بەرپرسی باڵاشیان تێدایە. جەلال عومەر سام ئاغا ساڵی 1940 لە گەڕەکی سەرشەقامی شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغی سەرەتایی و ئامادەی لە سلێمانی تەواو کردووە. پاش هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961 و لەسەر دژایەتیکردنی ڕژێم بۆ ماوەیەک زیندانی دەکرێت. لە ساڵی 1962 بۆ 1963 کۆلێژی بازرگانی و ئابووری لە شاری بەغداد تەواو دەکات. لە ساڵی 1966 کۆلێژی ئەفسەرانی یەدەگ لە بەغداد تەواو دەکات. بۆ ماوەی ساڵ و نیوەیەک دەبێتە ئەفسەر لە وەزارەتی بەرگری بەڕێوەبەرایەتی بەڵێننامە و فرۆشتن. دواتر بە ناونیشانی ژمێریار لە فەرمانگەی پۆستە و گەیاندندا دەمەزرێت. دواتر دەگوێزرێتەوە بۆ بانکی بازرگانی و دەبێتە بەڕێوەبەری بانکی بازرگانی سلێمانی. پاش ساڵێک دەگوازرێتەوە بۆ زانکۆی سلێمانی و دەکرێتە بەڕێوەبەری کارگێڕی. ساڵی 1974 پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە دەکات. پاش نسکۆی شۆڕشی ئەیلول گەڕاوەتەوە زانکۆ، بەڵام بۆ ماوەی 5 ساڵ دوور خراوەتەوە بۆ بەغداد بۆ وەزارەتی بازرگانی. پاشان بە بڕیارێک گوازراوەتەوە بۆ دامەزراوی شارە زۆر لە سلێمانی. دواتریش بۆ هەیئەی گشتی کشتوکاڵ و لەوێ ماوەتەوە تا ڕەپەڕینی بەهاری 1991. لە کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەکرێتە ڕاوێژکار تا ساڵی 1999 لەو پۆستەدا دەمێنێتەوە. دواتر بۆ ماوەی 3 ساڵ دەبێتە بریکاری وەزارەتی دارایی و ئابووری. بۆ ماوەی 8 ساڵ دەبێتە سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانی. لە 7 2011 لەسەر داوای خۆی بە پلەی وەزیر خانەنشین دەکرێت. و بۆ شاهێدی دانیش من کەبی لە ماوەی کارکردندا لەناو پەرلەمانی کوردستانەکە ئەندامی لیژنەی نەزاها بووم و کاتە بەڕێز دکتۆر ڕەفیق سابیریش سەرۆکی لیژنەی نەزاها بوو. ئێمە سەردانێکی بەڕێز جەلالی ساماغامان کردەوە بەڕێزیان و کاتە سەرۆکی دیوانی چاودێری ئیداری سلێمانی بوو. من بۆ شاهدی دوو پامی و کاتە بە ئێمە گەیان کە بۆ من بۆ مێژووم قسەی و بەڕێزە باسەکەم. یەکەمیان هەموو ئامادەیەکی خۆی دەربڕی بە شێوازێک بتوانێت هاوکاریمان بکات. وەکەم تەرخەمیشان نەکرد بوو لانی کەم بێگومان ئەو جوود و ماندووبوونەیە و بەڕێزانە ئیتەنها یەک کەس نییە. هەموو بەڕێزانی تریشە بەکارمەند و فەرمانبەران و هەموو ستافی کە لە دیوانی چاودێری دارایی سلێمانیە کاریان کردووە ڕۆڵێکی زۆر باشیان بینی بوو. ننگی و کەم و کورتێکا گەڕایەوە بۆ پەرلەمان لەسەر و ڕاپۆرتانەیەشی نەکرد بوو. ئەو هەموو ئامادەیەکی خۆی دەربڕی بۆ ئێمە بۆ پشگیریکردن ئەو پڕی جێگای شانازی بوو. چکە ئێمە لە وڵاتێکین خەڵکانێکی زۆرمان هەیە کە گەندەڵ نییە، بەڵام کەمێکمان هەیە کە کارەکەن لە جیایەتیکردنی گەندەڵیە. بەڕێز جەلالی ساماغەیەکی بۆ لەو کەسایەتیانی نەکەرەوەی کە خۆی بەڕێزیان مرۆڤێکی دەستپاکە، بەڵام لامان کاتە کاریشی کردو لەسەر بنەبڕکردنی گەندەڵی و کارەکانی ڕابردووشی هەمووی گاهۆی دەری میشانی خۆی. دوو ئەو پامی کە بێمە گیانێژ ئەوە بوو کە لەگەڵەوەی کە بەلایەوە پەسەند بوو دیوانی چاودێری دارایی سلێمانی هەولێرێک بگرێتەوە، بەڵام ئەوان کاتا ئەو ترسی خۆشی نەشاردەوە کە ئەو کاتی کە دیوانی چاودێری دارایی کە گرێتەوە و کاتە حکومەترێ بە مردنی دیوانی چاودێری دارایی و بالفعلش دوایی وا دەرچوو. ئێمە لە پەرلەمانی کوردستانە بەحساب دیوانی چاودێری دارایی یەکی گرتوتەوە بە پێی یاسای دیوانی چاودێری دارایی ساڵی 2008. بەڵام لە ڕۆژەوەی کە دیوانی چاودێری دارایی یەکی گرتەوە و بەڕێزەیی کە بوو بە سەرۆکی دیوانی چاودێری دارایی، ئێمە بەسیترین چالاکیمان نەبینی دەم دیوانی چاودێری دارایی کەواتە تۆ حکمتدا بە فەشەلکردنی ئەمە کارەساتی وڵاتەیە. لە کاتێکا تۆ معانات تەیە بەدەستی دوو ئیدارەیەوە، کاتێ ئەم دوو ئیدارەیە دەستگایەکی یەکەگرێتەوە ئەنجا حکومەتێ بە مردنی، واتە ئەمە لە بینی دوو بەرداشا دانراین، یا ئەبێ بە دوو ئیدارەیە بژیت بۆەوەی کە کارامە بیت، یاخود کە یەکەگریتەوە بێ بمریت، کەواتە تۆ لە بینی دوو مردنای، یا مردنەکە لە سەرەتاوە بێ بمری یاخودە بێ لە کۆتاییەوە بمری. لە دەستپێشخەرێکی بێوێنەدا و بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان جەلالی عومەری ساماغا کە ئەو دەمبریکاری وەزارەتی دارایی و ئابووری بووە لە بەرواری 25 ساڵی 2001دا و بە نووسراوێکی ڕەسمی داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکات کە بڕی موچەی هەریەکە لە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرجەم وەزیرەکان و بریکارەکان کەم بکرێتەوە. بەم شێوەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران 1000 دینار و وەزیرەکان 750 دینار و بریکارەکانیش بڕی 500 دینار. لە دواتریشدا و لە بەرواری 1/12/2002دا بە نووسراوی ژمارە 2407 داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکات کە موچەکەی خۆی لە 6500 دینارەوە کەم بکرێتەوە بۆ 4000 دینار. داواش دەکات ئەو بڕیارە تەنها ئەو بگرێتەوە و سەرۆک دیوانەکانی داهاتوو نەگرێتەوە. ئەم کارش هەنگاوێکی قورس و نێو داهێنارانە بوو کە بۆ یەکەم جار بەرپرسێک لەسەر داوای خۆی پێشنیاری کەمکردنەوەی موچەکەی بکات.
من کاک جەلالی ساماغام لە دووەم ساڵ یاخود سێم ساڵی پەرلەمانی پێشووی ینی دەورەی پێشووی پەرلەمانی عێراق ناسی من چەند لێدوانێکم مابوو بۆ ڕاگەیاندنەکان و هەروەها بۆ لە تەلەڤیزیۆن چەند چاوپێکەوتنێکم کردبوو. دوای ئەو چاوپێکەوتنانە کاک جەلال بە تەلەفۆن پێی خۆش بوو کە یەکتر ببینین بۆیە سەردانی دیوانی چاودێری داراییم کرد لە سلەیمانی. لەوێ لە نزیکەوە ئاگاداری چۆنێتی بەڕێوەبردننی ئەو دیوانە و ڕۆڵی کاک جەلال لەو دیوانە و هەروەها هەموو مۆزەفەکانی کارمەندەکانی تر لەو دیوانە کە بە شێوەیەک کاروبارەکانیان بە ڕێوەبردکردنی سەرسوڕمانی من بوو. جەلالی عومەری ساماغا لە حەڤەیەکی 2011 و پاش خانەنشینبوونی بە پلەی وەزیر دەستی لە کار کێشایەوە و هەموو ئیمتیازاتەکانی حکوومەتیش کە پێگاتبوون لە ئۆتۆمبیل و پاسەوان و شۆفێر ڕەت کردەوە. لە کاتی دەست لە کارکێشانەوەیدا بە نامەیەک کە لە زۆرێک لە ڕۆژنامەکاندا بڵاوکرایەوە ماڵاوایی لە فەرمانبەر و کارمەندانی چاودێری دارایی سلێمانی کرد و تێیدا دەڵێ نامەی ماڵئاوایی بۆ هەموو فەرمانبەران و کارمەندانی دیوانی چاودێری دارایی. پاش زیاتر لە 8 ساڵ پێکەوە کارکردن بە داخ و خۆشحاڵیشەوە دەمەوێت بەم نامەیەکە ڕاستی هەمووتانی دەکەم ماڵئاوایتان لێ بکەم بەداخەوە چونکە هەموو لێکدا بڕانێک جێی داخە بە خۆشحاڵیشەوە چونکە پێکەوە و ئامانجەمان بەدی هێنا کە لە ماوەی ئەم 8 ساڵەدا دەستگایەکی کاریگەر و بەهێز و بوێری وەک چاودێری داراییمان برد بەڕێوە کە ئەگەر هەر کەسێک بێوێت لە ئەزمموی حکوومەتی کوردستان بکۆڵێتەوە ئەوە هەرگیز ناتوان ڕۆڵی گرنگی دیوان لەم ئەزمونە لەبیر بکات. بەڕێزان نەمویست بە سەرزارەکی ماڵاوایتان لێ بکەم نە بە ماڵاوایی یەک بێت لە ئاستی ئێوە و هەیبەتی دیواندا نەبێت. ئێمە پێکەوە دەستمان پێکرد پێکەوە بە گەشت گەندەڵی داراییدا چوینەوە پێکەوە ملیۆنەها دۆلار و ملیارەها دینارمان لە قورگی پارەخۆرەکانەوە بۆ خەزنەی میلەت گێڕایەوە پێکەوە چەندین پرۆژەی خەیاڵیمان ئاشکرا کرد چەندین پیلانمان پوچەڵ کردەوە لە بەردەم ئەو قاسە دزراوانەی کە لە تاریکیدا شاردرابوونەوە چەندین مۆماندا گیرسان. بەڕێزان لەم ماڵئاواییکردنەدا مافی خۆمە جارێکی تر باسی ئەو گرێ بکەمەوە کە بە درێژای ئەم 8 ساڵە لەسەر دڵم بووە ئەویش ئەوەیە ئەگەر کار بە راپۆرتەکانی چاودێری دارایی بکرایە ئەوە ئاو دەکرایە ژێر گەندەڵی و دنیا بۆ گەندەڵکاران بەم جۆرە ئێستا تەخت نەدەبوو. ئەو کاتە دەمانتوانی کۆمەلگایەکی مەدەنی بخڵقێنین کە یاسا و لێپرسینەوە باڵادەست بێت تایدا بەڵام هەر بەوە گەشتبینین کە حکوومەتی مێژوو وەک حکوومەتی دەسەڵاتدارانی ئێمە نییە چاو لە گەندەڵکاران بپۆشێت و کاری خۆی پێمەیسەر بکات و پلە و پایی بەرز بکاتەوە بە پێچوانەوە مێژوو دڵی زۆر ڕەقە و ئاور لە کەس ناداتەوە بە ڕاشکاوانە قسەی خۆی دەکات. بەڕێزان بەندەکاری ئێوە بەرز هەڵدەسەنگێنێت لەبەر ئەوەیە کە بە درێژایی کاری وەزیفیم و لەودام و دەستگا زۆرانەی کارم کردووە جیاوازیەک دەبینم لە نێوان کاری ئێوە و فەرمانبەرانی دام و دەستگاکانی تردا. کاری ئێوە جگەلەوەی شەو نخونی بووە بە دیارامادەکردنی راپۆرتەکانەوە لەگەڵ ئەوەشدا ڕوبەڕووبوونەوە بووە لەگەڵ بەرەی گەندەڵکاران و دزە گەورەکان بە تایبەتی دەستەکان و چاودێرەکان کە لە خەت و ڕیزی پێشەوەن لەگەڵ بەرەی گەندەڵکاران دەجەنگان. ئێوە ڕوبەڕووی هەڕەشە و هەوڵی نەزۆکی ناوزڕاندنی دیوان و سەرۆکەکەی بوونەوە لەم هەلومەرجەی کاری ئێوەی تایە تەنیا دەڵێم جێی شانازی نەتەوەکەتانن. جارێکی تر ماڵەوە لە پرزگەوە تا جێگیری سەرۆکی دیوان تاکە هیوام ئەوەیە ئەم ڕێباز و هەڵوێستا بەردەوام بێت ئەم تروسکەیە نەکوژێتەوە ئەم دەنگا کب نەبێتەوە و هەنگاوی ئێوەش خاو نەبێتەوە و هەرشاد و کامەران بن. جەلالی عومەری ساماغا 22 نۆی 2010. پێشەکی بە خێراتنی هەمووتانەکەم بە تایبەتی نوێنەرانی ڕۆژنامە و کەناڵەکانی تری ڕاگەیاندن. بەڕێزان ئەمە دووەم ساڵە لیژنەکەمان لیژنەی دابەشکردنی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغا هەڵئەسێت بە دابەشکردنی ئەو خەڵاتە بەسەر کارمەندانی لێهاتوو لەگەڵ خانمانی سەلاری دیوانی چاودێری دارایی لە سلێمانی. من جەلالی عومەری ساماغا
سەرۆکی دیوانی چاودێری دارایی لە ئێستادا دڵسۆزی و توانا و ئازایەتی و پاکێتی لە ڕاپەڕاندنی کارەکانی زۆربەی کارمەندانی ئەم دیوانەدا هانیاندام سوکە خەڵاتێکتان لە ماڵی تایبەتی خۆم پێشکەش بکەم بە بەخشینی نرخی پارچە زەوی ژمارە 26 میم 8 ئابلاغ بە دیوانی چاودێری دارایی لە سلێمانی. ئەوەش تاکە زەویەکە کە هەم بوو نرخەکەی دوای فرۆشتن و خەرجەکان بریتی بوو لە تەنها 7,056,000 دینار کە لە بانکی ڕافیدەین لقی سەلامی حکومی وەک حسابی پاشەکەوت بە ژمارە 18,096 دامناوە بەم مەرجانەی خوارەوە. یەکەم، خاوەندارەتی ئەو حسابە بە ناوی دیوانی چاودێری دارایی لە سلێمانی تۆمار دەکرێت لە ڕۆژی پێڕاگەیاندنی ئەم بەڵگەنامەیە بە بانکی ناوبراو. دووەم، ئەم حسابە و ئەو زیادە و قازانجانی دەخرێتە سەری لەو بانکەدا بە درێژای ژیان دەمێنێتەوە و لە خۆوە تازە دەبێتەوە بۆ هیچ کەس و لایەن و دەسەڵاتێک نییە دەستکاری بکات یان ڕای بکێشێت. هەموو یان بەشێکی بە بەخشەری خۆی و دیوانیشەوە بێجگە لە ڕێژەی لە سەدانەوەدی قازانجە یاسایە ساڵانەکەی کە ئەو لیژنەی خوارەوە یان هەر لیژنەیەکی دیکە لە ئایندەدا بۆ ئەمە بەسە پێک دەێنرێت هەمویان یان هەندێکیاندا بەشی دەکەن تەنیا بەسەر کارمەندەکانی دیوانی چاودێری دارایی لە سلێمانی. تەنانەت دوای یەکگرتنی هەردوو دیوانی هەولێر و سلێمانی یان یەکگرتنی لەگەڵ هەر دەستگایەکی تردا. سێم، ڕێژەی لە سەدا دەکەی ئەو قازانجە یاسایی کە